بەریتانیا بودجەیەک بۆ هەرێمی کوردستان تەرخان دەکات. قەیرانێکی دیکە بەرۆکی عێراق دەگرێتەوە. سبەی لە چەند ناوچەیەکی هەرێم مەگەری بارینی بەفر و باران هەیە. سلااوتان لێبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ڕۆژنامەی تایمزی بەریتانیا دەڵێت ڕۆژانە ژمارەیەکی زۆری خەڵکی ناوچەکان هەوڵ دەدەن بە شێوەی نایاسایی بگەنە وڵاتەکەمان و هەرێمی کوردستانیش پشکی سەرەکی هەیە لەوەی خەڵکەکەی بە شێوەی نایاسایی ڕوو لە بەریتانیا دەکەن. هەر بەم بۆنەوە حکوومەت هەوڵی داوە چەند ڕێکارێک بگرێتە بەر تاوەکو ژمارەی کۆچی نایاسایی بۆ وڵاتەکە کەمتر بێتەوە یان بە تەواوەتی ڕێگری لێ بکات. ئێڤید کۆپەر وەزیری ناوخۆی بەریتانیا بڕیاری داوا کە بودجەیەکی زۆر بۆ بەرەنگاربوونەوەی کۆچی نایاسایی بۆ وڵاتەکەی تەرخان بکات. ئەمەش بە هەماهەنگی و پاراستنی یاسایشی حکوومەتی هەرێمی کوردستان، تورکیا و ڤیەتنام هاوکات و هەر لەم پەیوەندیەدا لویس هەی وەزیری گواستنەوەی بەریتانیا ڕایگەیاند ئەم پرۆژەی دەوڵەتی بەریتانیا وەکو پرۆژەکەی ڕواندا شکست خواردوون نابێت و هەموو هەوڵی خۆمان دەدەین تاوەکو ئەو وڵاتانە لە لای خۆیانەوە ڕێگری لا کۆچی نایاسایی بکەن. گرانی کێشەی کۆمەڵایەتی و گوشاری دەرونی و چەندین بابەتی دیکە ئەو هۆکارانن کە دەبنە هۆی کۆتایی هێنانیان بە ژیانی کەسەکان و حاڵەتەکانی خۆکوژیان لێ دەکەوێتەوە. ساڵانە لە جیهاندا نزیکەی 800,000 کەس بە هۆکاری جۆرا و جۆر کۆتایی بە ژیانی خۆیان دەهێنن. بەنیسبەت عێراقیش ئامارەکان کەم نین. بەپێی دوایین ئامار و زانیاریەکان کە لە بەردەستان مانگانە 50 بۆ 70 کەس لە عێراق کۆتایی بە ژیانی خۆیان دەهێنن. تا دێت ژمارەی خۆکوشتنەکانیش زیاتر دەمن و زۆرترین حاڵەتەکانیش لە پارێزگای نینەوە تۆمار دەکرێن کە هۆکارە سەرەکیەکانیش بۆ گرفتی کۆمەڵایەتی و ئابووری و گوشاری دەرونی دەگەڕێتەوە. سەرەڕای ئەوەی دوایین زانیاریەکان باس لەوە دەکەن کە لە ماوەی ساڵی 2024دا 300 کەس کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە و مانگانەش لە سەرانسەری عێراقدا 50 بۆ 70 کەس کۆتایی بە ژیانی خۆیان دەهێنن. بەڵام لە پارێزگای نینەوە زیاترین حاڵەت تۆمار کراوە کە 74 کەس بووە. ئامارەکانی ساڵی 2023ش باس لەوە دەکەن کە لەو ساڵەدا 700 حاڵەتی خۆکوژی تۆمار کراون. ئەمڕۆ دووشەممە 18 تشرینی دووەمی 2024 کە شناسی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێشبینی دەکەن کە سبەی لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان بەفر و باران ببارێت. کە شناسیەوەشی خستۆتە ڕوو کە سبەی ئاسمان نیمچە هەور دەبێت بەڵام لە دوانیوەڕەوە دەگۆڕێت بۆ هەوری تەواو و شەو لە پارێزگای دهۆکەوە بارانبارین دەست پێ دەکات. هەروەها کە شناسی هەرێمەوەشی ڕاگەیاندووە ئەگەری هەیە لە چەندین ناوچەی شاخاوی بارانبارین و هەورە تریشقەش ناوچەکانی گەرمیان و سلێمانی بگرێتەوە. سەبارەت بە خێرایی با کە شناسی ڕایگەیاند خێرایی با لە هەندێک کاتدا بەهێز دەبێت و ئەگەری هەیە تا 25 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا زیاد بێت. ئەوەشی خستۆتە ڕوو کە پلەکانی گەرما بۆ سبەی هەروەکو ئەمڕۆ دەبێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.